پرسی کورد بەشی حەوتەم و کۆتایی بەرەنجام و ڕاستپاردا لە نووسینی ئارام حاجی. بەرەنجام لە جیهانی پۆستکۆلۆنیالیزمدا سەرباری سێپاڕبوونی پتر لە سەدەیەک بەسەر هەڵوەشاندنەوەی قەڵەمڕەویەکان و دەرکەوتنی دەوڵەت نەتەوەی مۆدێرن، پرسی کورد وەک بنیادە مێژوویە و سیاسیەکەی لە ڕووی جوگرافی و سیاسیەوە نمونەی زیندوی گرەی گەلێکی بە دەوڵەتە بێددان پێدانانێکی یەکگرت و بە مافی نەتەوەیی یا کولتوری یا تاو سیاسیەکانیدا. تێزی نەتەوەی کوردی کلاسیکی دامەزراو لەسەر بنیادنانی دەوڵەتێکی نەتەوەی کوردی سربەخۆ بە درێژایی سەدەی بیستەم شێوەی تیۆری مەرکەزی بزوتنەوەی کوردی دەنوێنێت. ئەمە سەرباریەوەی کە ڕوبەڕووی چەندین کۆسپی بنیادی و جیۆسیاسی قوڵ بۆتەوە کە مایەی وەرچەرخانی ڕیشەیی بووە لە تێڕوانین و گوتاری سیاسیدا، بە تایبەت لەگەڵ دەستبردنی هەندێک کاراکتەری کوردی بۆ نمونە کۆنفێدرالیزمی دیموکراتیک وەک نمونەیەکی ئەڵتێرناتیڤ کە دەوڵەتی نەتەوەیی تێدەپەڕێنێت و چاولە لە مەرکەزیەتی کۆمەڵایەتی و هاوبەشی دیموکراسی دەبڕێت. وەرچەرخانە فکریەکانی کورد بە تەنها گزارش نییە لە براگماتیکیەتێکی سیاسی، بەڵکو گزارشتیشە لە پێگەیشتن بۆ لە خۆگرتنی ئاڵۆزیەکانی واقعی هەرێمایەتی و گەڕان لە چارەسەرگەلێک کە لەگەڵ فرەیی دیموگرافی و سیاسی فشارە نێودەوڵەتیەکان و غیابی پشتیوانی نێودەوڵەتی یەکلاکەرەوە و دابەشبوونی ناوخۆیی کورد و ڕەتکردنەوەی یەکلاکەرەوەی هەرێمایەتی بۆ هەر پرۆژەیەکی سربەخۆی یا تەنانەت فیدراڵی تۆکمەدا بگونجێت. هەموو ئەمانە لە بەردەم بەدیهاتنی پرۆژەی کوردی جانەتەوایەتی یا هەرچیەکی دیکە بێت بە کۆسپی جەوهەری دەمێنێتەوە. ڕاستپاردەکان لە ڕووی ئەرکەکانەوە: یەکەم، ئەرکی سەرکردایەتی سیاسی کوردی بەگشتی. یەک، پتەوکردنی یەکێتی سیاسی نێوان پارت و بزوتنەوەکان لە هەموو پارچەکان و تێپەڕاندنی دابەشبوونە تەسکە حیزبیەکان. دوو، بنیادنانی گوتارێکی سیاسی واقعی و کۆکەرەوە کە لە نێوان ئاوات و ئامانجینەتەوەی و پێویستیەکانی پێکەوە ژیاندا لە چێوەی سیستمێکی سیاسی فرەنەتەوەییدا هاوسەنگی ڕاگرێت. سێ، پەرەدان بە دامەزراوە مەدەنیە دیموکراتیکەکان بە شێوەیەک کە شیاوی بەردەوامی بێت، تەنانەت لە دەرەوەی دەوڵەت وەک ئامرازێکی ڕازیکردن لە ناوخۆ و دەرەوە بە توانای کورد بۆ بەکارایەنە ئیدارەدانی خۆی. دووەم، ئەرکی دەسەڵاتە هەرێمایەتیەکانە. یەک، دەستبەرداربوونی چارەسەرە ئەمنی و سەربازیەکان لەگەڵ کورد و گەڕانەوە بۆ دیالۆگ و هاوبەشی سیاسی بۆ پێیەی دەواازەیە بۆ چارەسەرێکی دوورمەودا. دوو، ددان پێدانانی دەستوری بە مافە کولتوری و زمانەوانی و سیاسیەکانی کورد لە چێوەگەلێک کە هەڕەشە لە یەکێتی دەوڵەت نەکات، بەڵام ددان بە فرەییدا بنێت. سێیەم، ئەرکی کۆمەڵگەی نێودەوڵەتیە. یەک، ددان پێدانان بە تایبەتمەندی سیاسی پرسی کورددا و پشتیوانی لە چارەسەر ئاشتیە بەردەوامەکان کە لە ئیرادەی کورد و گەلانی ناوچەکەوە سەرچاوە دەگرێت. دوو، ڕاگررتنی پێوەرە دوڕوویەکانی مامەڵەکردن لەگەڵ پرسەنەتەوەی و پێکاتەیەکانی ناوچەکە و فشارکردن لە دەوڵەتانی پەیوەندیدار بۆ ڕێزگرتن لە پابەندبوونە نێودەوڵەتیەکانی لە بواری مافەکانی مرۆڤدا. چوارەم، ئەرکی ئاکادیمیست و بیرمەندانی کورد. یەک، سەر لە نوێتیۆریانە داڕشتنەوەی چێوەی پرسی کورد بەو پێیەی نمونەیەکی ئاوێتەیە بۆ وەرچەرخان لە تێزی نەتەوەیی داخراوەوە بۆ دیموکراسیەتی کۆمەڵایەتی کراوە. دوو، شیکردنەوەی ئەزمونە کوردیە هاوچەرخەکانی ڕۆژاوە و هەرێمی کوردستان وەک فۆرم ئاڵتێرناتیڤیەکانی فەرمانڕەوایەتی لە سیاقەکانی پۆستدەوڵەتی نەتەوەییدا. پوختەی بەش، پرسی کورد لە نێوان دەوڵەتی نەتەوەیی و کۆمەڵگەی فرەیی، لە نێوان سەرکوتکردن و ڕزگاربوون، لە نێوان بەکارهێنانی نێودەوڵەتی و پەراوێزخستندا وەک ئاوێنەی گەورەکردنی ناکۆکیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست دەمێنێتەوە. ئەمە جگەلەوەی کە توانای کورد بۆ بەرهەمهێنانی پرۆژێکی سیاسی و فکری نوێکراوەی تێپەڕی و لە سنوور و قاڵبەکان لە توانایدایە دەواازەی گۆڕانکاریەکی بەرفراوان بێت کە هەموو ناوچەکە بگرێتەوە.